پێت وایە دانوستانی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق لەسەر چ بنەمایەک بێت؟ من پێم وایە بەپێی دەستور دەبێت هەردوو حکومەتی نێوان عێراق و کوردستان ڕێک بکەون لە بەرژەوەندی میلەت. ئەمەش مافیگە. پێم وایە ئەم جارەش وەک جاران لەسەر بنەمای نەف دەبێ، بەڵام ئەم جارە چارەسەری شتەکان چۆن دەبێت بەوە ئەکرێکە ئێمە بەوە دیارە کە عێراق سنوورێکی پتێنی هەیە بە نەوتەوە نەوتێکی ئەکجار زۆری هەیە بە تایبەت سنوورەکانی کوردستان. وا دیارە ئێمەش دەبێت ئەم جارە دەست بخێنە دەستی وڵاتانی زلهێزەوە و یارمەتی یەکتر بین لەسەر ئەوەی بگەینە چارەنووسێک ژیانی چەندەها خەڵک ڕەچاو بکەین کە لە ناخۆشیدایە، چەندەها خەڵک پێویستی بە یارمەتی دەستی کەسی باڵایە کە لە کوردستاندا هەن. ئەم پێم وایە دانوستانی ئەم جاریان لەسەر نەوتە بێن کە ئەگەر بە شێوەیەکی باش و ڕێکەوتن بکەن لەگەڵ عێراق و ئەو وڵاتان لە زلهێزەکانی دەوروبەر، ئەوە دانوستانی ئەم جارە شتێکی باشە بێت بۆ کوردستان. سەبارەت بە دانوستانەکانی نێوان هەرێم و بەغدا هیچ گەشتبینیم، چکە حکوومەتی بەغدا هیچ خاوەن بەڵێنەکانی خۆی نەبوو هەتا ئێستا هەرچ بەڵێنێکی دەبێت لە دانوستانەکانی نێوان خۆی و هەرێمی کوردستان هەموو کات لە بەڵێنەکانی پاشگەز بوویتەوە. هەر ئەوە شوای کردووەکەوە جەنابی سەرۆک داوای ڕیفراندوم بکاتن، داوای سەربەخۆی بکاتن بۆ کوردستان. هیوادارم ئەو دانوستانە بە جێیەک بگات هیچ خۆی بکات دانوستانەکە، بەڵام هیچ گەشتبینیم پێشبینی دەکەم دانوستانی ئەم جارە لەسەر بنەمایەکی نێودەوڵەتیوی، چونکە لە کاتێکە هەرێم و عێراق هیچ دانوستانێکیان نەکرد لەبەرەوە لەلایەن فەڕەنسا و ئەمریکاوە بە جواب هاتن هات لەسەر ئەوەی دەسوەردانە و کاروباری عێراق و لەلایەن ئیرانەوە. ئەمەش فشارێکی نێودەوڵەتیە بەسەر عێراق و هەرێمی کوردستان کەوا کێشەکانیان چارەسەر بکەن.